بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. کەرکووک دڵی مەسەلەی نەتەوایەتی کورد لە عێراقدا. ئایا دوای تێپەڕبوونی 8 ساڵ بەسەر پرۆسەی ئازادی عێراق و کەوتنی ڕژێم لە بەغدا، نەگەڕانەوەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان چێ لێ بەرپرسیارە؟ هەڵەی ستراتێژی سەرکردایەتی سیاسی کووردا یان پلانی دەرەکی و فشاری ناحەزان؟ ئەوەی وای کردووە کە نەتەوە ناکوردەکانی کەرکووک لەگەڵ کورد هاوسۆز نەبن بۆ گەڕانەوەی کەرکووک و ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان، خراپی مامەڵە و کارگێڕی کورد و سەرکردایەتەکێتی لە ناو شاری کەرکووک و دەوروبەریا، یان پلانی هێزە دەرەکیەکان و خواستی دوژمنکارانیان بەرامبەر بە کورد؟ ئایندەی کەرکووک و ئەو ناوچانە بەرەو کوێ ئەچێت لە ژێر ڕەوشی سیاسی ئێستای هەرێمی کوردستان و ئەو دۆخانێکە لە دۆخی سیاسی و ڕۆشنبیری هەرێمی کوردستاندا هەیە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان تەحسین نامێق، جێگری لە پرسیاری ئەکادیمیای هوشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز لەتیف فاتح فەرەج نووسەر ڕۆژنامە نووسمان کردووە، بەخێراتتان دەکەم. کاک تەحسین لا بەڕێستەوە دەست پێ یەکەم. هەرێمی کوردستانی عێراق نزیکی 20 ساڵێکە بێ ئەزمموی حکومڕانی خۆی بەڕێوە باتوو و پرۆسی ئازادی عێراقیش 8 ساڵێکە بێ کە بە معنای کەلیمات دەوڵەت لە بەخایە کەوتووە و کۆ ڕۆڵێکی سەرەکی و میحوەری هەبوو لە بیناکردنەوەی دەوڵەتی عێراقی هاوچەرخ. پرسیارەکە ئەمەیە، دوای تێپەڕبوونی 8 ساڵ بەسەر ئەمە، دوای بوونی دەیان پرۆتۆکۆلات و ئیتیفاقیاتی سیاسی جۆر بە جۆر کە سەرکردایەتی کورد لەگەڵ هێزە عێراقەکانە کردوەتی، بەڵام تا ئەم لە حەزەیەش بستە خاکێکی کەرکووک و ناوچە دابڕاوەکان نەگەڕێداوەتەوە سەر هەرێمی کوردستان. بۆ وەکێ لەم ڕۆژ بە پرسیارە؟ بەڕاستی ئەگەر ئێمە باس لە کێشەی ئەو ناوچانە بکەین کە ئەمڕۆ خۆمان ئێمە پێڵێن ناوچەی دابڕێنرا و لە هەرێمی کوردستانە یا لە ڕووی یاسایی و دەستوریشەوە لە دەستوری عێراقا لە چوارچەوەی مادەی 140 بە ناوچە جەناکان ناسراوە، نمونەی ئەم جۆرە لە ناوچانە بەڕاستی لە جیهاندا نمونەی زۆرە و شێوەیەک لە هەستیاری و شێوەیەک لە ئاڵۆزی لە چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانەیە هەیە. وەگەر ئێمە باز لە ناوچانە بکەین کە ئەمڕۆ لە چوارچێوەی هەرێمی کوردستانی عێراقا بە ناوچەی دابڕێنرا و دائەندێ، یعنی ئەتوانین لە ڕووی مێژوویەوە باز بکەین کە بەردەوام کێشەی بنەڕەتی، کێشەی میحوەری، کێشەی سەرەکی لە نێوان بستنەوەی ڕزگاری خوازیگەری کورد و ئەو حکوومەتە یەک لە دواییەکانی کە لە عێراقدا دەسەڵاتیان و فەرمانڕەوەیان هەبووە، بەڕاستی بەردەوام تەنانەت لە گفتوگۆ و دانووسانەکانی نێوان لایەنی کوردی و لایەنی دەسەڵاتی عێراقیە دایمە ئەو ناوچانە بەتایبەت کەرکووک بۆتە هۆی بنبەستبوونی و یان نەگەیشتن بە ئەنجام لەگەڵ حکوومەتی عێراقیە. یعنی ئەمە بۆ خۆی باگراوند دێگا پێشنەیەکی مێژووی خۆی هەیە، ئەمەش ئەگەڕێتەوە بۆ سەردەمی دروستبوونی دەوڵەت. ئەگەر لە سەردەمی ڕژێمەیەک لە دوایەکانی تری عێراق لە پاشایەتی و بیگرێت تا گاتە سەر بەعس و انقلابەتەکانی بەعس بەسەر حکوومەتی عێراقا، یەکێک لە پاساوەکان ئەو بێ کە مەرکەزیت لە عێراق بەهێز بەوە دەوڵەتێکی بەهێزی سەربازی و سیاسی هەبووە کە ئامادە نەبوو دان بەگەڕانەوەی کەرکووکا بنێ و کورد شانسی ئەوەی نەبوو کەرکووک بگەڕانێتەوە. بەڵام لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەم شانسە بە کورد ڕەخساوە، بەڵام نەکەرکووک و نەناوچەکانی تریش هیچی نەگەڕاوەتەوە. بڵێ جا بنویستم ئەوە بەڕاستی ئەو پێشنە مێژوێ لەوایە باز بکەم کە ئەم ناوچانە مەسلەیەکی حساسە، وای لێ هاتووە بەڕاستی، یعنی ڕەبتێکی گەورەی بە ئامانجەکانی میلەتی کوردەوە هەیە، ڕەبتێکی گەورەی بە داخوازەکانی میلەتی کوردەوە لە کوردستانی عێراقیشە. یعنی ئەمە وای لێ هاتووە کە مەودایەکی هەرێمایەتی، یعنی مەودایەکی ئەقلیمی و مەودایەکی نێودەوڵەتیشی وەرگرتووە. یعنی ناکرێ ئێمە بەس ئەوە باز بکەین ڕاستە ئێستا ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی نوێی عێراقا بە واقعی حاڵ لەوەی کە لە دوای نەوتویەکەوە هەرێمی بۆ کوردستان دروست بۆ لە چوارچێوەی سێپارێزگای هەولێر و سلێمانی و دهۆکە و دەسەڵاتی عێراقی لە شێوەیەکی کە بووە لە دوای پروسەی ئازادی عێراقیشەوە ئەم ناوچانە کە ینی بەڕاستی هەموو دەسەڵاتەکان تەنانەت دەسەڵاتی هاوپەیمانیش ینی باسی لەوە کرد لە 1993 باسی لەوە کرد کە لە 94
دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی دەسەڵاتی بەعسی ڕۆخیاندا باسی ئەوەی کرد کە سنووری هەرێمی کوردستان سنووری ڕۆژی 19 سێە و ئەو ناوچانەی تر کە ناوچەی کوردنشینە ئەتوانێت لە ڕێگەی یاساوە چارەسەر بکرێت یعنی ئەمە تداخلاتێکی نێودەوڵەتی بۆی ئەڵێم مەودای نێودەوڵەتی وەرگرتووە بەڕێزت پێ دوای ئەو هەستیاریە عێراقیە عەرەبیە جیهانی کە لە سەر مەسەلەی کەرکووک وای کردو کە کورد نتوانێت کەرکووک بگرێنێتەوە ئەمە یەکێکە لەو سەبەبانەی کە باسمان کردو بەڵام ئەمەش ناگەر ئەمەش تۆ ئەبێ ئێمە باس لەوە بکەین کە ئەرچی ئێمە لەم کاتانەیە چییە یعنی بەڕاستی کاتی ئێستا کاتی ئەوە هاتووە تەنانەت دەتوانین بڵێن کاتێکی درەنگ وەختیشە بۆ ئێمە پێداچوونەوە بەڕابردووی خۆمانە بکەین ینی خەریکە ئێمە لە چوارچەوەی ئەگەر ئێمە باز لەوە بکەین پێش دروستبوونی دەوڵەتی عێراقی ئەو هەموو پەیمان نامە و کۆنگرانی کە بەسەر ناوچەکەی ئێمەیە بە تایبەتی بەسەر کوردستانە هاتووە تقریبان ئێسش لە چوارچەوەی ڕیزبەندیەکی زۆری مادەیە مەسەلەن ئەگەر ئێمە باز بکەین مادەی 53مان هەیە مادەی 58مان هەیە مادەی 140مان هەیە مادەی 24مان هەیە مادەی 53مان 23مان هەیە ینی ڕیزبەندی ئەم مادانە خەریکە هەمان تەجروبەی ڕابردومان بەسەرا بێنێتەوە بۆیە زۆر گرنگە ئێستا ئێمە هەڵوێستەیەکی گرنگ بکەین و بەڕاستی بیر لەوە بکەینەوە بزانین ئەمەی کە ئێستا لەم چوارچەوە خۆمان بینێتەوە مادەی 140 لە ئێمە لەسەری بەردەوام بین یا هەڵوێ زۆر بگرین و بزانین ئەلتەرناتیڤی چارەسەرکردنی زۆر سپاس کاک تەحسین کاک حەزەکەم تێگەشتی تۆ بزانم سەبارەت بە نەگەڕانەوەی کەرکووک و ناوچە جەنێکۆکەکان بۆ سەرهەرێمی کوردستان لە ئەزمموی دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە لە کاتێکە کورد بەهێز بووە دەوری هەبوو لە بەغا ئەسڵەن وەکو باز دەکرێت عێراقی یونیڤەرسیتە دەستی کورد بیناکراوەتەوە کێ بەرپرسیارە لەمە ئەزانی کاگومێ دێمە کاتی خۆی کۆندالیزارایز لە کەرکووگوتی واز لە مێژوو بێنن زۆرمان پێ ناخۆش بوو وتمانەمە قسەیەکی زۆر چونکە ئەمریکەکان خۆیان هەموو چواری حوتی هەموو ساڵی یادی سربەخۆی خۆیانەکەنەوە بەڵام کە دێ بێ ماڵێ واز لە مێژوو بێن لە خۆ تۆ پێ بریندار بێت بێتی قوربانی پێ بریندارێ بێ قوربانیە چۆن واز لە مێژوو دێنێ بەڵام خەریکا گەینە و قەناعەتەی فعلەن دەبێت تۆزێک لە مێژوو درکەوینەوە دەبێت تۆزێک لە مێژوو درکەوینەوە لە دوای 2023 ئێمە چیمان کردو ئەو پرسیارەکە ئەوەیە من جوابەکەیت پێڵێم قسە لەسەرەوە نیە ئێمە لە دوای 2023 توانی ومانە بستێک لە خاکە داگیرکراوەکان با ناوی وا بنم چونکە من لەگەڵ ناوچەی جێناو کۆکۆ و ناوانین باسیش کردو تەنان مادەی 140 بە هەڕەشازانم بۆ سەر ئەو ناوچانە بە هەڕەشە بە کتێبیش قسەم لەسەر کردو کە مادەی 140 ڕەشەیە لەسەر ئەو ناوچانە من بڕوام وایە ئێمە با قسە لەسەر جێڕانەوەیان نەکەین قسە لەسەر ئەوە بکەین کە چۆن قەناعەت بەوانی ئەوە خەڵکانی تکە لەو ناوچانەیان بێنی پرسیارەکەم بۆ چوونی تۆ کێ بەرپرسیارە لە نەگەڕانەوە لە نەقەناعەت قسە بۆ زانی کە تۆ گەیشتە و قەناعەتەی خۆت کەسم تۆ قساکەن گەیشتنەوە قەناعەتەی کە ئێمە گەل لە گێڕانەوە بگەڕێین و باسی ئەوە بکەین چۆن نەمانتوانی قەناعەتیان پێبێنین دەبێت بڵین ئێمە سیاسەتی ئێمە نەبوونی خیتابی یەکگرتووی ئێمە نەبووی مامەڵە سیاسەتی ڕوون ئێمە نە لە کۆنگرەی لەندەنە نە لە کۆنگرەکانی پێشترا نە لە دانیشتەکانی پێشترا لە 84ەوە بگرێت تاگەتە ئەو هەموو دانیشتانی کە کراوە لەسەر مەسەلەی کەرکووکە مەسەلەی کەرکووکتە لە 60ەکانی شەوە چونکە ئەگەر بگەرنەوە بۆ وتارەکەی ئەدمۆنسیش لە ساڵ 1966 شتێکی زۆر ڕوونەڵێ لەباری کەرکووکاگین بۆی نەگەرن بۆ مێژ بۆتون بە مێژ گەڕین ئەوەی کە تایە بەرپرسیارە سێک یەکەم خیتابی یەکگرتووی کوردی نییە لەباری کەرکووک چێڵێ تایسە نیە تای ئەم ترکێکم تۆقسی تاگەین دووەم دۆسیەی کەرکووکمان نییە نازانین کەرکووک و ناوچەکانی ناوچە داگیرکراوەکان بە چ شێوەیە گرنەوە چی خاوەنێتی کاگەڕێتەوە سێم قەناعەتی ئەو تورکمان و عەرەب و ئەو خەڵکانی کە لەو ناوچانەیە نەگەشتنەوە قەناعەتی کە ئایا لە چوارچێوەی ئەو فۆرمەیە کە ئێمە ئەمانەوێت دروستکەین فۆرمی کوردی فۆرمی کوردستانی ئەمان ئاسوودا بن ئاسایشیان بەرقرارە بێ و ژیان ئەکەن چونکە تەجروبەیەکی تاڵیانەیە لەگەڵ ئێمەیە و ئێمەش تەجروبەی تاڵمانەیە دیسان نەگەڕێنەوە بۆ مێژوو ساڵ 1963 تەجروبەیەکی زۆر تاڵی ئەوانە بەرامبەر ئێمە 59 تەجروبەیەکی زۆر تاڵی هەردووکمانە بەرامبەر بە یەکتر و ساڵی 91 دواتریش تەجروبەی زۆر تاڵی ئێمەیە باڵین تەجروبەی زۆر تاڵی ئەوان لەگەڵ ئێمە دەسوپەنجیان لەگەڵ تەجروبەی تاڵی ئێمە نەرم کردو هەموو ئەمانە ئەم خاڵانە وا ئەکات کە ئێمە بەڕاستی دان بۆیە بنین فعلەن سیاست ئێمە سیاسەتی شکوات بوو لە گێڕانەوەی ئەو ناوچانە ناتوانیمان ڕۆژاوا قەناعەت پێبێنین ناتوانیمان کە مابەست لە کەلیمەی ئێمە هەردوو پارتی دەسەڵاتداری کوردستانە کورد بەڵێ کورد بەڵام ئەو دوانەی تەمسیلی کاک تەحسین من ئەتوانم هەندێک تەوزیح لەسەر ئەوە بدەم ئەی بەڕاستی ئەگەر تۆ تەرکیز بکەی یا چڕی بکەیتەوە لەوەی کە لە دوای 2023 ئێمە چیمان کردووە مەسەلەن لە 2023 لە پروسەی ئازادی عێراقا ئێمە لە ڕووی واقعیەوە نەمانتوانی کوردستانی بوونی ئەو شوێنە بسەپێنین
يعني وەکو دیفاکتۆیەکیش نەمانتوانی ئەمری واقع بسەلمێن کە تقریبا لە سەرەتاکانی 2023 لە سەرەتاکانی پروسەی ئازادیە ئیمکانێکە بوو تۆ بتوانانی واقعیکی وا بسەلمێنی مەسا ئەوە یەکێک لەو کەم کوڕیانە کە بەڕاستی ئەوە لایانی دەسەڵاتی کوردی ئەگرێتەوە ینی تر من بەڕێی خۆم هەموو تاچی شکر بەرپرسیارە لەوەی کە ئێمە بە منەظەمی نەچوین ئێمە نەمانتوانی دیفاکتۆیکی واقعی لەوێ دروست بکەین کە ئەسڵەن ئەتوانین لە ئەو سەردەمە بێنینەوە بیری خۆمان بەڕاستی بەشێکی زۆری پێکاتەکان زۆر لایەن گونجاو بوو زۆر لایەن تەبیعیتری تەبیعیش بوو ئاسایی بوو کە تۆ بتوانی دیفاکتۆی ئەو هەلومەرجەی کە هاتە پێشەوە کوردستانی بوونی ئەو شوێنانە بسەلمێنی بەڵام ئێمە ئەوە هیچ لە ڕووی مێژوویەوە نەمانتوانی لە ڕووی ئەوە شەوە نەمانتوانی بەڵام دوای هاتوین ئێمە لە ڕووی یاسایی و دەستوریەوە یعنی من بۆیە باسێکی ئەوەم کرد ڕیزبەندی ئەو مادانەی کە بەسەر ئەو ناوچانەیە هاتووە مەسەن کەم و کوڕی لەو ڕیزبندیانە مەسە من لە چوارچەوەی دەستوری عێراقیە تۆ باسی مادەی 140 ینی من هاتوومە قەنەعەتێکم کردووە کە جێبەجێکردنی مادەی 140 چارەنووسی ئەو ناوچانە یەکلایی ئەکاتەوە ساغەکاتەوە بەڵام ئەخر کەم و کوڕەکە لە چیایە ئەو پرسیارە بکەم کاک تەحسین ینی من ئەو پرسیارێک گرنگە ئەو پرسیارە بکەم مادەی 140 چەند جارێک کاتەکەی تێپەڕی و جێبەجێ نەبوو و تازە کرایە و جێبەجێ نەبوو کاک لەتی فێمانڵێ ئەم مادەیە لە ڕاستیە ڕێگایەک نییە بۆ چارەسەری کێشەی کەرکک و ئەو ناوچانی کە کوردستانە و نەگەڕاوەتەوە بەڵکو هەر ڕەشەیەەکە لەسەر ئەو ناوچانە ئەمە لە کاتێکە کەسەکە داتی سیاسی کورد لە بەقا هەمیشە لە باس و خواسەکانە پێمان ئەڵێت کورد دەستکەوتە گرنگەکەی مادەی 140 بووە باش من لێرە ئێمە کەوینە نێوان دوو ڕایانێکەوە یا ئەوەتە باس لە مادەی 140ەکەین و ئالێتی جێبەجێکردن کە ئەبێ پێداچونەوەیکی باشی لێ بکرێ ئەمە یەک یا ئەوەتە تۆ ئەلتەرناتیڤێک بۆ مادەی 140 ئەبێ بدۆزێتەوە ئەمە بەڕاستی پرسیارە گرنگەکە لێرەیە ئەگە بێ لە باز لە مادەی 140 بکەین یعنی لە چوارچەوەی دەستوری عێراقیە کاگومێت سێ دەستەواژە باس کراوە یعنی سێ دەستەواژەی مجەڕەدە یعنی ئەمە وەفدی مفاوزینی کوردی بەرپرسیارە لەوانەشە ئەو وەڵامی هەبێ بڵێ توانای هێزی کوردی لە ڕووی سیاسیەوە لەو سەردەمەیە ئەو هابووە بەڵام سێ دەستەواژە باسکراوە ئەم سێ دەستەواژانە یعنی ئەتواندێ لایەنی بەرامبەر ئەمڕۆ ئێمە ئەزانین کە پێی ئەڵێ ناوچەی جێناکۆ یعنی من ئەو پێناسەیەش بکەن ینی تۆ ئێستا ململانە و کێشت هەیە لەسەر سەروەری لەسەر ئەو ناوچانەیە و ئەو ناوچانە وەکو دوو هەرێمی جوغرافی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی کوردستانی عێراق و دەسەڵاتی عێراقی فیدراالیە دروست بووە کە ئەمە دروست بووە یعنی من ئەگەر شرۆڤەیەکی ڕوون یا بڵێن و وردەکاریەک مەسا ئەو ئیتیفاقی نیفاشا لە نێوان باشووری سوودان و دەوڵەتی سوودانیا کرانی تەفسیلاتی زۆر وردی تیا بوو بەڵام ئەوەی ئێمە سێ دەستەواژە باسکراوە ئەڵێ ئاساییکردنەوە ئەڵێ سەرژمێری ئەڵێ ڕاپرسی ینی هەر یەکێک لەمانە تاقیداتێکی زۆر گەورەی تایە دەزاری ئەسڵەن من لەگەڵ ماوەی نەفاز پرسیارەکە ئەمەیە ئەو مادەیە کە بەری ڕەنجی تێکۆشانی سەکردایەتی کورد بوو لەوە خۆی بەخۆی محکومە بە فەشەل لەبەروی ئالەتەکانی وازحنیەوە پڕ لە تاقیدات پێویستی بە وازحەیە ئەزانی تخوا کە قسە لەسەر مادەی سوچلکن کە قسە لەسەر هەرشەکانێکن دەبێت ڕوونتر قسە بکەین ئەوەی کاک تەحسینی ڕێک وایە بەڵام سێرکە پێش ئەگەر کاگرەکسین بێتەوە بیری لە مەجلیسی حکومە لانجوانی حکم چوار بڕیاردرا بڕیارەکانەوە بین بێ ژمارە 50 و ژمارە 51 و ژمارە 270 یەکێک بوو لە بڕیارەکان مەسەلەن سیاسەتی تعریب هەڵەوەشێنێتەوە نازنامەی عێراقی کە لە خەڵک سەنداوەتەوە گەڕێنێتەوە باشە تۆ هاتوویتە هەڵوەشانەوەی هەموو بڕیارەکانی مەجلیس خاتە سۆریتیایە تۆ هاتوویتە دوای ئەمە دوای ئەمریکان بڕیارە درراوە دەبووە ئیش لەسەر کرێتکە ئەو کاتە وەزعێکی زۆر لەبارتر بوو نیە عرب ململانێکی زۆر هەبوو شیعە و سونە خۆیان ڕێک نەخست بوو نیان زانی چۆن ئیداری عێراق بن هاتوویتە لە دوای ئەوە دیمە لە مادەی 140 باسی ئەم سێ خاڵاکەی کە فعلەن ئەم سێ خاڵە پێویستی بە وردەکاری زۆرە کوا وردەکاریەکەی کوا مثلەن لە چوارچەوەی ئەو سێ خاڵەیە باسی هەموو ئەوە نەکراوە کە شەڕێکی گەورە و گران لە بینی جەلاد و قوربانیە هەبوو لەو ناوچانە باسی نەکراوە کاکە دوو کەسدانراوە هەردووکیان هیچیان نییە کێشەیەک ناوچەیەکدانراوە ناوچێت کێشتانی لەسەرم ناوچەیە کەستان خوێن لە لوتتان نهات و فەرمو چارەسەریکەن ئاوایە ینی فۆرمی مادەکە ئێمە باسمان حتا لەوەش نییە کە تۆ ئێستا ئێمە زانین خۆ کە تۆ هەر قوربانیەکە بێت تعویزی پێویستتر لە ڕووی معنەوی مادی هەموو ئەوانە بەڵام من حتی تۆ ئێستا تۆ کە قەنەعەتت کرد لە ڕووی یاساییەوە بێ ئەم کێشەیە چارەسەر بکەیت بەڵام ڕووی یاسایی ئەبێ بێ تۆ وردەکاریەکان چونکە تۆ دوایی تەفاسیل دێ بۆ جێبەجێکردن یەکێک لەوانە مەسەلەی ئاساییکردنەوە مەسەن ئاساییکردنەوە ئێمە ئەگەر بیر لەوە بکەینەوە هەنی هیچ نەبێت لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقیە 70 ساڵ پروسەی
پاکتاوی ڕەگەزی لەو ناوچانەیە جێبەجێکراوە ناکرێ من بێم بە بڵێم لە خلالی 3 مانگا من ئەوە ئەتوانم جێبەجێ بکەم ئەمە قابلی قبول نییە بەڵام پرسیارەکە ئەمەیە بۆ نوێنەرانی کورد لە بەخام کاراکەن لە کاتێکا تەوقیع لەسەر کارێکی لەم شێوەیەکەن کە ئازان قابلی جێبەجێکردن نییە ئەزانی چۆنە من بۆیە باسی ئەوم کردگوتم تۆ ئێستا لە بین دۆڕێیانێکە یا ئەوەتە ئەبێ پێدا بگری لەسەر جێبەجێکردن بەڵام بە شێوازێکی کە بە مۆدیلێکی کە ئەبێت تۆ مامەڵە لەگەڵ ئەو واقعایە بکەیت تۆ ئەبێ بێی بەڕاستی ئێستا یەکێک لەوانە بە ئەگەر باسی ئاساییکردنەوەکەین ئاساییکردنەوە ئەڵێن گەڕانەوەی ئاوارە جێڕانەوەی هاوردە بەڵام ئەمە ئێستا ئەیبینین پەلەیی و شپرزەیی یەک لەوەیە دروست بۆ تەنانەت وای لێ هاتووە ئاوارە بە شێوەیە گەگەڕێتەوە هیچ مەسائلێکی ئینسانی تێنەکەوتەوە وە بەڕاستیش ئەگە بیر لە واقعی بکەیتەوە پێدانی 10 ملیۆن حەزەکەم بزانانی هیچ ئاوارەیە ئیسکان و نیشتەجێ ناکە لە ناو کەرکووکایە هیچ یەکێک لە ناوچەکانی کەیکە ئێمە بە ناوچەی دابڕێناوی لە قڵەم ئەدەین ئەمە یەکێک لەو خاڵانەی جێڕانەوەی هاوردەش بەڕاستی ئەگەر حکوومەتی عێراقی زۆر پێداگری لەسەر جێبەجێکردنی نەکە ناتوانێت بە 20 ملیۆنیش بگەڕێتەوە تەنانەت من بۆیە واتی ئەگەم ئێستا بەس بووە بریتی بووە لە پێدانی 10 ملیۆن بۆ کورد و پێدانی 20 ملیۆن بۆ عەرەب ئەمە پێویستە تۆ بەم شێوەی ڕایگری و بەرنمەیەکی تۆکمەتری منەظەمی علمی دابنی بۆ جێبەجێکردنی یەکێک کاک لە تێفتۆ پێتوانیە کە زەمن لە ساڵحی کورد نییە بە تێپەڕبوونی ئەمانە ئێمە 7 ساڵ بە چاوەڕانی مادی 140 دوای ئەوەش بەس لە بەدیل و ئختای تازە بکەین چ دەواازەیەک لە چه حاڵەتێکا زەمن لە ساڵحی کورد لە کاتێکە لایانی عەربی لە عێراق خەریکی خۆڕێخستنەوەیە قەریشی بەهێزکردنەوەی دەوڵەتە تازەترین تەسریحی مالێکی پێمانەڵی هەرێمەکان مەترسیە لەسەر وعلاوی جوڵە دو قسەی علاوی جوڵە ئەڵێ نابێ بەڕاستی نابێت بیت لەوە بکرێتەوە هەرێمی سەر بخو ڕۆژمان ببنی حتا علاوی ئەگەر زۆر زەختی لە بکەی بڕای بە فیزیاڵی شتانیش نێ ناشارمەوە بۆ شەر ناکە قسە لەسەرەوە نیە ئەوان چێڵێن قسە لەسەرەوەی ئێمە لە کۆتایی 2007 دەبووە ئەو مادە فشڵەیەکی سەمەقمون تۆ قسە لەسەرەکەین و کە کورد بە ئەوەی چی پێڵن مەقصودی ئامال نازانم شتێکی واڵێن دایان نابوو ئەو مادەیە دەبووە لە کۆتایی 2007 جێبەجێ بکرایە کۆتایی بەهاتایە بەو هەموو کەم و کورتیانەشەوە نەکرا 6 مانگدایە دەمەوە لە نەتیجەی ئەو 6 مانگدانە دەمەوە لە ناو پەرلەمانی عێراقیە مادەی 24 لەدایک بوو لە 22 تەموز خۆتان نەزان مادەی 24 لەو ڕۆژەوەی تر شتێک نەمایەوە بە ناوی مادەی 100 تەنیا شتێک ماوەتۆ ناو ئەڵین لە چوارچەوەی دەستورە شتێکی ناوی مادەی 100 لەگینا نەمایەوە چونکە مادەی 24 ناو پەرلەمانی عێراقی 127 پەرلەمانتار ئیمزایان لەسەر کرد کە ئەم مادەیە هەڵوە مادەیەک ئەو بە پلە پرۆزیە شتێکمان دەرکرد ناو مادەی 23 کە ئەویش نەیتوانیوە ئەویش هەر پێشارکاری وەنیە لەبەر ئەوە فعلەن کات لە ساڵحی کورد نییە کورد دەبێ خۆی یەکلاکاتەوە لە عێراقا چۆن ئەژێ ئەو ناوچانە ناوچەی کوردستانی نابێ بێت بیکاتە مەسەلەی جێناکۆکو ئەمەی کەیسە باسی ئەڵتەرناتیڤەکەی ئێستا دەبێت ئێستا کورد بیر لەوە بکاتەوە دەبێت سەرکردایەتی سیاسی کورد و خەڵکی کورد و خەڵکی ناوچە کێشە ئەو ناوچە داگیرکراوەکان بە تایبەتی دەبێت ئەمانە بێن بیر لەوە بکەنەوە کە وەگوتم قەناعەت بوانی تبێنن و ئیش لەسەرەوە بکەن کە دنیا چونکە کەرکووک بۆتە مەسلەیە کەرکووک و ناوچەکانی تریش بۆتە مەسلەیەک هەر پەیوەندی بە کوردەوە هەر پەیوەندی بە عێراقیشەوە پەیوەندی بە تارانەوەی پەیوەندی بە ئەنقەرەوەی پەیوەندی بە ئەمریکاوەیە پەیوەندی بە ڕۆژاوە بەداخەوەوان زۆر سپاس کاک تەحسینێشێک لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی سەکرداتی سیاسی کوردستان و ئیدارەی کوردیە کە تۆ بۆ تەعاملکردین لەگەڵ کەرکووک و ناوچەکانی تر ئەوش ئەوەیە کە ئەزمموی دوو ئیدارەیی هەرێمی کوردستانی عێراقیان گواستۆتەوە ناو شاری کەرکووک لە ناو شاری کەرکووکە دوو هێزی ئاسایش یەکێک سەر بە پارتیە و یەکێک سەر بە یەکێتیە دوو پۆلیس یەکێک سەر بە پارتی و یەکێک سەر بە یەکێتیە دوو دارایی هەیە دوو پەروەردە هەیە تەنانەت هەموو ئەمانە وێنەیەکی ناشرینی لانی کەمی کارگێڕی سیاسی کوردی داوەتە خەڵکی کەرکووک وایە هەزاری توانە یعنی ئێمە ئەوە لە سەرتاوە ئەوەی کە تۆ باسیەکەی من ناتوانم بڵێمانە لەبەرەوەی بە واقعی ئێمە لەبەر چاومان بەڵام کاک تەحسین دەمەوێت مادەم تۆ ئەڵێی وایە بەڵام ئایا ئەمە وامان لێ ناکە بڵێن سەرکردایەتی کورد و ئەو هەڵە ستراتیژیانەی کە لە ناو کەرکووکا دەیکەن لە لانی کەم لەبەر گوێزانەوەی دوو ئیدارەی بۆ ناو شاری کەرکووک ئەوان بەرپرسیارن لە دۆڕاندنی کەرکووک و تحملی مەسئولیەتی تاریخیەکەن ئەزانی چۆنە تۆ ئەو کێشانەی کە لێرە هەیە ئەبووە یعنی ئەمە تەمەنای ئەومانە کرد ئەم کێشانە بە هیچ شێوەیەک
نەگوازرێتەوە ناو سنووری ئەو ناوچە دابڕێنراوەکان یا و سنوورانی کە ئێمە بە تا ئێسەژە بە سنووریدا گیرکراوی ئەزانین چونکم بەڕاستی کێشەی ڕئیسی لەو ناوچانەیە من پێم خۆش بێ پێم ناخۆش بێ کێشەی نەتەوایەتیە یعنی حتا ئێستا تۆ تەمەشایکە لە هەموو پروسەکانی هەڵبژاردننی ڕابردوو لە چوارچەوەی عێراقە کە ئەو ناوچانەی گرتوێتەوە مەسلەی نەتەواتی زۆر بڕیاردەرە لە چۆنێتی دەنگدانەکانە کابوو کێشەی ڕئیسی لەوێ کێشەی نەتەوایەتیە بۆیە گواستنەوەی کێشەکان لێرەوە بۆ ئەوێ بەڕاستی ڕنگدانەوەیەکی سلبی زۆر خراپی لەسەر تەواوی پروسەی ئامانجەکانی میلەتی کورد کە ئێمە لە سەرەتایە بەوە پێناسەمان کرد کە ئامانجی داخوازیە ڕئیسەکانی بزوتنەوەی کوریا بە داخوازە ڕئیسەکانی کورد لە کوردستانی عێراقا ئێستا لە چوارچەوەی ئەو ناوچانەیە کە چۆن بگەڕێتەوە چوارچەوەی هەرێمی کوردستان بۆیە گواستنەوەی ئەو کێشانە بۆ ئەوێ من بمەوێیانەمەیە زۆر شت دروستەکە هیچێک لەوانە نەبوونی خیتابێت بۆ دروستکە ئەو ئەمری واقعە کە تۆش لە ئەو ناوچانەیە خیتابە دیەگرتو نەبوو تەسیرات لەسەر پێکاتەکانی کەش دروستەکە تەسیرات لەسەر لاوازی خۆت لەو شوێنانە دروستەکە بەڵام ئێستا ئەو هەنگاوانی لە چوارچەوەی هەرێمی کوردستانە ئەندێت بۆ یەگرتنەوە حتمما ڕنگدانەوەی ئیجابیشیە بێ ئەمە ئەتوانین بکەینە ڕخنەیە کە لە ڕابردوو تا ئێستا بەردەوامی هەیە بەڵام لە هەولی چارەسەرکردن ئەوە ڕخنەیە کە بەرامبەر بە دەسەڵاتی کوردی کە نەئەبوو ئەو شتانە بگوازرێتەوە بەڵام کاتێک کە زەمان تێپەڕیوە و کورد نەیتوانێەوە سۆزی تورکمان و عەرەب بەلای خوا ڕاکێشێ و کورد تورکمان پێی خۆشە لەگەڵ نەتەوەیەکی 24 میلیۆنیە بێت کە عەرەبە بەڵام لەگەڵ نەتەوەیەکی 6 میلیۆنیان نەبێت کە کوردە ئەخ ئەزانی چۆنە کاگومێت یەک مەسلەی زۆر گرنگ هەیە من چۆن ئەڕوانمە ئایندەی ئەو ناوچانە چۆن ئەڕوانمە ئەوەی کە ساختکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانە لەکوێ ئەبێ ئێمە ئەگەر ئێمە لە هەموو کاتێکە من ئەوەش قەنەعەتمە ئەگەر تۆ نتوانی تەشخیصی نەخۆشیەکان بکەیت و ئەگەر تەشخیصت کرد نتوانی ڕێگە چارەسەری بۆ دابنی حەزەکەم بزانی ئەوە تەشەنە ئەسەنێ و لێش گەورە ئەبێتەوە هیچێک لەو مەسایلانەی من بمەوێ یان نەمەوێ ئێمە لە پێش 2023 یانوانی یەکێک لە ئامانجەکانی میلەتی کورد یەکسەر گەڕانەوەی ئەو ناوچانە بووە هەموو خەیاڵی ئێمە وا بووە بەڵام ێستا وای لێ هاتووە من بمەوێ یان نەمەوێت دەسەڵاتی ئەقلیمی دەسەڵاتی نێودەوڵەتی مەسا ئێستا ئەوانەی کە باسیەکەین من باسم کرد گوتم دەسەڵاتی هاوپەیمانی یەکێک لە هەنگاوانی نای کە سنووری حکوومەت یاریمی کوردستانی بە 90 دەستنیشان کرد ئەو بڕیاری 1970 تەداخلێکی زۆر متحیفە کە بەرامبەر بەو ناوچانە ئەکرێ تقریرەکەی بیکرد هاملتۆنە راپۆرتی دراسەکردنی عێراق ئەمە تەداخلی ئەمەی نوێنەری تایبەتی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان دیمستۆرە یعنی ئەو پێشنیارانەی کە کردوێتی بۆ چارەسەرکردنەکە ئەمە بۆ خوب بم پێم خۆش بێ پێم ناخۆش بێت تەداخلێتی هەیە هەندێک لەو تەداخلانە تەنانەت حەزەکەم بزانی دوورکەوتنەوەیە لە جێبەجێکردنی مادەی 140 مەسەڵەن ئەوەی تقریرەکەی بکەران کوردانی کەم نەیتوانیوە دیەکان ئەودان کە تۆلانی کەم نەیتوانیوە تەنانەت نەک سۆزی عەرەب و تورکمان سۆزی کوردەکانی ئەو ناوچانش بەلای خۆراکشێ ئەوەی ئەو تێگەیشتنی کورد لە 2023 بۆ گەڕانەوە کوردی کەرکوک لە 2023 بۆ گەڕانەوە بۆ سەرهەرێمی کوردستانی بوو ئێستا نیەتی وەکجارە و ئێستا بیت لەوا بێتەوە بیت تەنانەت لەناو کوردەکانە ئەوەی پێڵێن ئاوازی هەرێمی سەربەخۆ ڕەنگی بە قسەی لێکری ئێستا جۆرێک لەم ئاوازەی ئێستا لە ناو نوخبەی ڕۆشنبیرا لە ناو خەڵکی ترا لە ناو پێگاتی ترا لە ناو باڵین گروپە جیاجیەکانی کوردە ڕەنگدانەوەی هەیە بۆ من پێم وایە مثلا ئێمە ڕاستە تۆ ئێستا قسە لەسەر راپۆرتەکەی دیمستۆرە یا ئادمین کرد یا ئەوەی کە راپۆرتی قەیرانی نێودەوڵەتی یا ئەوەی بیکەر هاملتۆن یا هەر شتێک لەم راپۆرتانە بکەین هەمومان بەتایبەتی ئێمە کە خۆمان بە قوربانیزانی پێ بریندارە بین بەڵام کاک تاسین ئەوەی کە گرفتە ئەوەیە تۆ کە خاوەنددارێتی لەو ناوچاناکەی چیت بۆی کردووە مەسەلا هەرەوە نیە ئاسای تۆزانی عیبێکی گەوری خۆبلادرانی ئاسای زۆر جار خۆیان بمنگەڕنەوە باوەڕەکەن جارێکیان بەمنیانتیان کە چین بۆ لای ئەمریکەکان دانیشتنەوە نابوونە خۆتە زانی دانیشتن لەگەڵانە وتی هەموو جارێ پێمان ئەڵێن دیسان هەردوو ئاسایشن یعنی ئەو دەبێ وا بڵێ دەبێ بڵێ مدیری ئاسایشی یەکێتی مدیری ئاسایشی پارتی ئەمە بۆ تا عیبێکی گەورە خۆیان ئێڵێن لە تەربیەیە واین لە ئەوەیە واین لە شارەوانی یعنی گرفتێکمان هەیە لە کەرکووکە ئێمە هێشتا نییە نازانین کام کورد خاوەنی کەرکووکە نازانین نەمانتوانی ئەمە بکەین و ململانەیەکی سەیرمانەیە من زۆر پێچوانە سەرواکەم ئەو ملمانە تونوتیژەی کە لە هەرێمی کوردستانە بوو کە ئەوەی پێڵێن ڕێکەوتنی استراتیژی تۆزیە دای پۆشیوینی کرد گواستمانەوە بۆ کەرکووک
و کردمانە سەرزەمینی تەسفیەکردنی هەندێک مەسەلە کە بەداخەوە ئەمە کارەساتی بەسەر ئەو شارەیەنا ئەزانی ئەو شارە جگە لەو هەموو وێرانی کە هەیەی جگە لەو بەدبەختی و مەینەتی لە 2023 لە پێش 2000 بە درێژای مێژوو تووشی بوونجا لە 2023 ساڕێژ نەکراوە لە 2023 خوێنی لەبەرەڕوە ئەخەزایی چۆنەکەگرێتی هەندێک مەسەلە هەیە ئەتوانین تعلیق لەسەر بێ بەس من ئەمێ پرسیارێکی لێ بکەم کەواتە هەنگاوەکانی یەکردنەوەی ئیدارە و اتفاقی استراتیژی بە نەتیجە هەموو ئەو سراعەتانی کە پارتیۆکێتی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستەقی نەبێ یان بەڕووکەش بێ سەرکوتیانەکە گواستیانەوە بۆ کەرکووک و هەموو لە ناو کەرکووکە ڕێگیدایەوە ئەمە ڕاستە بەڵەوەی وەڵامی ئەم پرسیارە بێتەوە ئەم ناوبڕەمان هەیە خۆشەویستانم لە پرۆگرامەکەمان بەرداوامین بەڵام دوای ئەم ناوبڕە هاوڕێمان بن لە بینینی پرۆگرامەکە